حکوومەتی عراقی دەیەوێت سێلی وا حەشدی شعبی و سێلی وا سوپار ڕەوانەی دەوروبەری کەرکووک بکات و بەرپرسانی عراقی بۆ ئەو مەبەستە لەگەڵ ئیدارەی کەرکووکدا گفتوگۆیان کردووە، بەڵام هەرێم ڕەتی کردووەتەوە ڕێگە بە هێزی عراقی بدات بڕواتە دەوروبەری کەرکووک. سێ کۆبوونەوە کرا لە کەرکووک، دوانیان نوێنەرانی حەشدی شعبی هاتنێرانە بە دیاریکراویش بەڕێز هادی عامری هات لەگەڵ مەهدی مهندس هاتن، دووجار هاتن داوایان کرد سێلی وای حەشتی شعبی بێت لە یەکێکیان لە کەیوان جێگیر بکرێ، یەکێکیان لە قەزای دووبست جێگیر بکرێ، یەکێکیانیش لە مریەم بەک لەوێنە جێگیر بکرێ. هەردوو جارەکە حکوومەتی هەرێم و لە ڕێگەی وەزارەتی پێشەوە و ڕێگەی نوێنەرەکانیانەوە ڕەفستی ئەوە کرا قبول نەکرا. دووە لە سەردامنەکەی بەڕێز عەبادی بۆ کەرکووک داوای کرد سێلی وای عەسکەری جێگیر بکرێتن لە هەمان ئەو جێگانەی کە من باسم لێوە کردووە، بەڵام حکوومەتی هەرێم هەتاکو ئێستاکە هیچ ڕەزامەندێکی نەداوە لەسەر ئەو بابەتە. لە ئێستادا تەواوی ناوچەکانی دەوروبەری کەرکووک لە ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەدان و تەنها باشووری ئەو پارێزگایە نەبێت کە هێزی حەشدی شعبی تێدایە. لە کاتێکدا پێش هاتنی داعش تەواوی ئەو ناوچانە سوپای عراقی تێدا بوو، هەر بۆیە بەشێک لە چاودێران پێیان وایە دوای شەڕی مووسڵ حکوومەتی عراق باڵادەستبوونی هێزە کوردیەکان بەسەر کەرکووکدا قبول ناکات و هێز ڕەوانەی ناوچەکە دەکات. بێگومان لە دووسێ دانیشتن کە لە کەرکووک کرا ئەوان داوای هاتنی هێزی حەشدی شعبیان کرده بوو بێرە، بەڵام ئێمە لێرە ئەوە نزیکی 3 ساڵە پێشمەرگەی کوردستان کەرکووکە پارێزێ، پێویستیمان بە هێزی حەشدی شعبی نییە، ڕێزمان بۆیان هەیە و ئێستا ئەوان شەریکێکن لە شەڕی تیرۆر لەگەڵ ئێمەیە. بەڵام دوای ئەوەی کە گویا لە مووسڵ ئەگەڕێنەوە بۆیرە ئەمڕۆ ئەو جۆرە سیاسەتانە کاری پێ ناکرێت لە عێراق و لێشیان قوبوڵ ناکرێت. ئەمڕۆ تەرکیزی دەولی لەسەر عێراقا و پێم وا بێ کۆمەڵێک زەقتی خارجی لەسەر حکوومەتی عێراقیە و ئەگەر بشیانەوێت بەو کارە هەڵەیە هەڵسن بێگومان دەوڵەتانی دیڕێیان لێگرن. پێشمەرگە دەوروبەری زۆربەی بیرەنەوتیەکانی کەرکووکی بەهێز تەنیوە، بەتایبەت کە بەشێک لە بەرپرسانی کورد پێشبینی ناردنی هێز دەکەن لەلایەن عێراقەوە لە دوای مووسڵ بەو پێی وەکو ئەوان دەڵێن حکوومەتی عێراق چاوی لەسەر نەوتی کەرکووکە. نا ئەمە مەسەلەی قبول نەکردنی ئەمە ئیتفاقات و بە پێی گۆڕانکاریەکان دێتە گۆڕ جاری هێشتا زووە قسە لەسەوە بکەین. دانیشتوانی کەرکووکیش کە شارەکەیان هەمیشە جێی ململانی سیاسیەکان بووە ترسیان لە دیسانەوە ئاڵۆزبوونی دۆخی ئەمنی شارەکەیان هەیە بەهۆی ململانەی نێوان هەرێم و ناوەند لەسەر شارەکەیان بەتایبەت دوای تەواوبوونی شەڕی مووسڵ. وڵاهی تەمان ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی عێراقەوە ئێمە لە جێشی عێراق ترساوین، ئێمە خەڵکێکین دایمەن جێشی عێراق غەدری لێمان کردووە، کورد بەتایبەتی لە عێراقە. جا بەڵام ئێمە خۆمان ئامادە کردووە هێزەکانی پێشمەرگە لە خواری عێراق و هەموو کادامەدەن بۆ وەڵامدانەوەی هەر هێزێک کە بێت عەدا لە کورد کات. ململانەی نێوان هەولێر و بەغدا لەسەر کەرکووک لە کاتێکدایە چارەنووسی ئەو شارە جێناکۆکە بەستراوەتەوە بە مادەی 140 دەستور کە لە ڕووی یاساییەوە جێبەجێ نەکراوە، بەڵام شارەکە لە ڕووی واقعیەوە هێزە کوردیەکان تێیدا باڵادەستن و لە ڕووی ئیداریشەوە سەر بە حکوومەتی عێراقیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.